لە هەفتەی کۆتایی کۆمەڵی کەرکووکی خولیانە پلەسەیەکانی عراق یانە ئیتحاد کەرکووک و یانەی برادۆست بەرەنگاری یەکتر بوونەوە و تێیدا یانەی برادۆست سەرکەوتنی بۆ خولی پلە دووی عراق دەستەبەر کرد. ماوەیەکی زۆرە هاندەران بەم شێوازە لە نزیکەوە هانی یانەکانی کەرکووکیان لە خولەکانی عراق نەداوە. پاش ماوەیەکی کەم لە دروستبوونیان هەردوویانە ئیتحاد کەرکووک و برادۆست یەکەم دەرکەوتنی ڕسمیان لە خولی پلەسەیەکانی عراقەوە بوو. هەردوویانش لە یاریەکی گرنگ و چارەنووسازی هەفتەی کۆتایی خولەکە لەسەر یاریگەی ینی موسەڵا ڕوبەڕوو یەکتر بوونەوە کە ڕاستەوخۆ براوی دیدارەکە سەر دەکەوێت بۆ ڕیزی یانە پلەدۆکانی عراق. جێمی یەکەمی بێگەشتنەکەیە. یاریزانانی هەردوویانە باستیاریەوە مامەڵە دەکەن. هەر لە سەرەتاوە یاریزانانی برادۆست پاڵەپەستۆیەکی زۆریان خست بۆ سەرگۆڵ یانە ئیتحاد کەرکووک و لە ڕێی حەمە ڕۆناڵدۆ و چالاک سەرکەوتەوە بە ترسێکی گەورەیان بۆ سەرگۆڵ پارێزەکە ئیتحاد کەرکووک دروست کردبوو. هەرچیانی ئیتحاد کەرکووکە ناوبەناو هێرشی دەگەیاندە سەر گۆڵی برادۆست، بەڵام هیچ کام لە یاریزانان لە هەژاردنی تۆڕی گۆڵی یەکتر سەرکەوتوو نەبوون و ئەو تایمە بە یەکسان بوون کۆتایی پێهات. لەگەڵ دەستپێکردنی بەشی دووەمی بەیەگەشتنەکە یاریزانانی هەردوویانە هەوڵی گۆڕینی ئەنجامەکەیان دەدا. یاریزانانی برادۆست بە بەهێزیەکی زیاترەوە دەبینران و چالاک سەرکەوت یاریزانە لاو ئاسبەرزەکەی یانەکە لە دەقیقەی 61 بربەستی یەکسانبوونی شکاند و یەکەم وە چەرخانی دیدارەکەی بە سوودی برادۆستەوە کرد. پاش ئەو گۆڵە یاریزانانی ئیتیحاد هەوڵی هەوتاکردنەوەی ئەنجامەکەیان دەدا، بەڵام عەلی سیروانی یاریزانی یانی برادۆست لە دەقیقەی 78 بوونی خۆی لە ڕوبەربوونەوەکەدا سەپاند و ئەنجامەکەی دوو هێندە لێ کرد. سەرئەنجام دیدارەکە بە دوو گۆڵی بێوەڵام لە بەرژەوەندی برادۆست کۆتایی پێهات. بەڕاستی ئەمە ماندووبوونی 6 مانگ 7 مانگە کەوا ئێمە لەگەڵ ئەم تیپە ماندوو بووینە. یارزانەکان لە ئاستێکی بەرز لە هەمووی لە ئاستی بەرپرسیارەتی وەرزشی ئەم شارە توانیمان ئەم یانەیە بگەینە خولی پلەدووەکانی عێراق و ئینشاءڵڵا هەفتەی داهات و ڕۆژی چوارشەم ئەو یاریش بەرینەوە بۆ پلەیەکی کوردستان سەرەکەی. بۆیە بەڕاستی ئەم تیپەیە شایستی ئەوە بوو کەوا سەرکەوێ. من دڵخۆشم لەبەی وەرزشی کەرکووک خەڵکیەکەرێ بەرەو دواوە ڕوا ناوەڵە بەرەو پێشەوە ڕوا وەرزش خۆش بووە. ئەوە خولی پلەسەیەکان و خولی پلەدووەکان هەموو شایدە. دەستخۆشی یاریزانەکانەکەم ئەمڕۆ بەڕاستی جوودێکێک زیادیان لە قۆی خۆیان سەرف کرد و ڕازە چەند یاریزانێکمانیش مەحروم بوو ئەمڕۆ نەمانتوانی لە یاریەکە ئامادە بن و چەند یاریزانێکمان هەبوو هەر بە پێکانەوە لەبەرەوەی ئێمە لە نێوان دوو خولین زیاتر لە 7 مانگەیمە لە ناوی عەدادێکی باشین خۆمانیش تەواو ئامادە کردو بۆ هەموو ئەو بتوڵی دێتە پێشمان بۆ هەردووشی هەم بۆ خولی عێراقی هەم بۆ خولی کوردستان. بەڕاستی توانیمان هەم لە خولی کوردستان ئەنجامەکانمان شایستە بێ لەبەرەوەی کە تەموحێکمان هەیە بگەین بۆ ئامانجی کای پێکین و هەم لە خولی عێراقیش توانیمان ئەمڕۆ یەکەم ئامانجمان پێکین. ئینشاءڵڵا لە چوارشەمیش ئەو ئامانجی کە هەمانە بیپێچین سەر بکەوین بۆ خولی پلەیەکی کوردستان. و ڕاهێنەری یانی ئیتحاد کەرکووکیش ئەنجام نەدانی هیچ یەکێکی مەشق و ڕاهێنان لەلایەن یانەکەوە بە هۆکاری سەرنەکەوتنیان دەزانێت. وەکو فەریقی خۆمان نادی خۆمان بەڕاستی تەمرینێکمان نەکردووە لەوەتی بیدایەتی دەورەوە یەک ڕۆژ تەمرینمان نەکردو لە ساحەیەکا بڵێن ئەمە ئیمڕۆ تەمرینەکەین و خوتەیەکی بۆدانین. هەر بە پلانی خۆمان یاریزانەکانمان هانداوە و توانیمان ئەماستە پێشکەش بکەن. سوپاس بۆخوا یعنی بەڕاستی ئاستێکی باشیان پیشانداوە یاریزانەکانی خۆمان. بەم بردنەوەیە یانەی برادۆست باڵانسی خاڵەکانی بەرز کردەوە بۆ 12 خاڵ و پلەی یەکەمی کۆمەڵەکەی داگیر کردو. سەرکەوتنی خۆی بۆ ڕیزیانە پلەدۆکانی عێراق مسۆگەر کرد. هەرچیانی ئیتحاد کەرکووکیشە خاوەنی 9 خاڵە و لە پلەی دووەم دەبینرێت. هەڵوێ زوێر، کەناڵی کەرکووک.